گفتوگۆی زیاتر بکەم دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لەگەڵێمە ئامادەیە. دکتۆر فەرموو زۆر بەخێر بێی دکتۆر. سپاسی ئامادەبوون تەکەم. ئەگەر سەرەتا پێمان بڵێیت ئەو کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان داینابوو لە ماوەی ئەم 4 ساڵەدا چەندی جێبەجێ کردووە؟ بەڵێ بەتاکید لە جەنابی سەرۆکی حکوومەت لە پێش پەرلەمانی کوردستان لەگەڵ سوێندی یاسایی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێ خاڵی دەستنیشان کرد کە ئەمە وەکو کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر بکرێت. بەتاکید لەوانە ئێمە لە ئاستی جیاواز بوو. یەکەم ئاستی چاکسازی، ئاستی خزمەتگوزاریە، ئاستی پەیوەندی لەگەڵ حکوومەتی ناوەندی، هەروەها لەگەڵ ئاستی دیموکراسی و لا مرکزی و ئەو بابەتانەی کە پەیوەست بوون کە ئێمە پێویست بوو لە هەموو سکتەرەکان و لە هەموو بوارەکان کاری لەسەر بکەین. بەشێک لەو کارانە پەیوەست بوو بۆی کە ئێمە پێویستە بەرنامەی ورتری بۆ دابنێن بە تایبەتەوەی کە لەسەر ئاستی چاکسازی بوو. بەشێک پەیوەست بوو بۆی کە ئێمە پرۆژە یاسای بۆ دەربچوێن چونکە بەپێی یاسا ئێمە دەتوانین کارەکان ڕێک بخێنەوە لە هەندە سکتەرە و ئەوانە. بەشێکیشی پەیوەست بوو بە پێداچوونەوە بە ڕێکاری مامەڵەکردن بۆ نمونە لە پەیوەندیکردن لەگەڵ حکوومەتی اتحادیە لە جیاتیەوەی ئێمە تەنها ڕێکەوتنی سیاسی بکەین پێویست بوو بەوەی کە ئێمە لە چوارچێوەی فەنی مامەڵە لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی اتحادی بکەین بە تایبەت لە پەیوەندی نێوان وزارەتەکان، پەیوەندی نێوان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی حکوومەتی اتحادی، هەروەها پەیوەندی نێوان ئاستە جیاوازەکان. بۆیە ئەمە وای کرد بەڕاستی ئێمە بتوانین لە هەموو ئاستەکان بەپێی ئەو بەڵێنانەی کە لە پەرلەمانی کوردستان پێشکەش بە پەرلەمان کراوە ئەم کابینەی متمانەی پێوەرگرت ئێمە بەرنامەکەی بێدا بنین. طبعاً لە سەرەتای کابینەش بەرنامەیەکی ورداندا بەوەی کە لە هەر ئاستێک لە ئاستەکانی کارنامەی کابینە ئێمە پێویستە ڕێکارێک بگرینە بەر و هەنگاوەکان دەبێت چی بن و بەرنامەی زەمەنی جێبەجێکردنی هەنگاوەکان. بۆ نمونە ئێمە کە دێنە سەر ئاستی جێبەجێکردنی بڵێن ئاستی چاکسازی کە 13 خاڵە لە چاکسازی لە وەزیفەی گشتی، لە مەسلەی ڕۆتین، لە پرسی قۆرەخکاری، لە بواری خۆراک و دەرمان، لە بواری سەپاندنی یاسا و جێبەجێکرد سەروەری یاسا بە تایبەت لە چوارچێوەی هەڵگرتنی چەک و ئەم بابەتانە. ئەمانە هەمویان سکتەری جیاواز بوون کە پێویست بوو ئێمە کاری لەسەر بکەین. یەکێک لەو بوارانە چاکسازی لە بواری باج، لە پرسی شەفافیەت و چارەسەرکردنی ئەو قسە و باسانەی کە هەمیشە لە ناو ڕای گشتی کاتێک کە گومانیان دەخستە سەر داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان، گومانیان دەخستە سەر پرسی داهاتی هەرێمی کوردستان دەبێت چەند بێت و داهاتی نەو چەندە و چەند هەناردە دەکرێت و چەند کاری لەسەر دەکرێت. بۆیە ئەمانە هەمووی ئاستی چاکسازی بوون کە بەڕاستی بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەت و سەرپەرشتی ڕاستەوخۆی بۆ ئەم سکتەرانە هەروەها بەو تیمەی کە لە وەکو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرە بەڕێزەکان توانیان کاریان لەسەر بکەن. ئێمە توانیمان خۆشبەختانە بەشی زۆری کابینە جێبەجێ بکەین، بەشی زۆری لە خاڵەکان جێبەجێ بکەین. طبعاً بەشێکیان بربەستی دیارەوە ئێمە لە چوارچێوەی چارەسەرکردنی بربەستەکانیش توانیمانە دەستنیشانی خەلەل بکەین و چۆن ئێمە کاری زۆر باشە. دکتۆر گوتت کە چاکسازی لە چەند خاڵێک پێکاتەوە ئێمە بەردەوامی لەسەر کارکردن لەم یاسایە. هیچ ماوەیەکتان دیاری کردووە کە لەم کاتەدا دەبێتەوە چاکسازیەکان تاوا بکەن یاخود چاکسازی بەردەوامە؟ چاکسازی پرۆسەیەکی گشتگیرە، پرۆسەیەکی بەردەوامە. بۆ نمونە جەنابی سەرۆکی حکوومەت ڕایگەیاند کە ئێمە لە پرۆسەی بە دیجیتالکردنی خزمەتگوزاری پێویستمان بە 5 ساڵی داهاتووە. بۆ نمونە 5 ساڵی دەستنیشان کردووەکو بەرنامە بە دیجیتالکردنی خزمەتگوزاریەکانی یەکێکە لە خاڵەکانی چاکسازی، یەکێکە لە خاڵەکانی چاکسازی کە ئەوە بکەین. مەسەڵەن ئێمە یاسای چاکسازیمانەیە، یاسای چاکسازی یەک یاسایە، بەڵام مەبەست لە یاسای چاکسازی جێبەجێکردنی زیاتر لە 15 یاسای ترە کە پێشتر پێشێل کراوە یان بە تەواوەتی جێبەجێ نەکراوە یان پێویست بوو بە ئێمە پێداچوونەوەی بە جێبەجێکردنی بکەن کە هەموو ئەو بارانە ئێمە کارمان لەسەر کرد. بەشێکی بەردەوامە بۆ نمونە وەرگرتنەوەی قەرز، بە تایبەت قەرزی بازرگانی کە ئێمە لە 400 ملیار کە قەرزی بازرگانی بە بازرگانان درابوو، ئێستا زیاتر لە 138 ملیار چ وەکو مڵک چ وەکو کاش وەرمانگرتوێتەوە لە بڵێن لەوانەیە کە قەرزیان وەرگرتووە. بە تاکید کۆمەڵێ سوودیشی چووەتە سەر.
بەشێک لەو پرۆسانە کە پەیوەستە بە و بە قەرزی پیشەسازیان بنکە پسپۆریەکان ئێمە پێی دەڵێن ئی خانوبەرەیە بەشێک لەوانە نزیکە 4 تریلیۆن قەرز دراوەتە خەڵک 2 تریلیۆن گەڕاوەتەوە نزیکە 2 تریلیۆنیش ئێستا بڵێن لە پرۆسەیەکی بەردەوامدایە بە تایبەت لە مەسلەی بەدواداچوونی هۆکارەکان و تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕەچاوکردنی بارودۆخی دارایی خەڵکی کوردستان موچەخۆرانی خەڵکی کوردستان و ئەو قەیرانە دارانە کە ڕوبەڕووی دەبوو ئێمە تەنانەت چەندین جار بڕیار دەرچووە کە 15% لێخۆشبوون هەبووە تەنانەت ئاسانکاری بۆ تەقسیدکردنی ئەو قەرزانە بۆ هاوڵاتیان دراوە طبعا بەردەوامین لەسەر ئەو پرۆسەیە چونکە پرۆسەیەکی بەردەوامە. دکتۆر پێمان بڵێ کە چەند هاوکار بووە بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانەیەک لە دواییەکانی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە وەکو کابینەی نوێم. یان بەتاکید ئێمە قەیرانەکان بەڕاستی ئاسان نەبوون زۆر گەورە بوون کاتێک کە سەیری وڵاتان دەکەی لە قۆناغی کۆرۆنا بە تایبەت لەوەی کە قەدەغی هاتوچۆ هەبووە ئاسی بازرگانی چووەتە نزمترین ئاستەکانی ئاستی گەشەی ئابووری گەیشتوتە نزمترین ئاستەکانی دابەزینی نرخی نەوت بە تایبەت ئەو قەیرانانی کە ڕوبەڕووی عێراق بوونەوە بە تایبەت لە پرسی ناسەقامگیری سیاسی کاریگەری لەسەرەوە بوو کە بەشێک لەو بەڵێنانە لەو ڕێککەوتنانەی کە ئێمە لەگەڵ بەغدامان دەکرد بەڕاستی جێبەجێیان نەدەکرد لە هەمان کاتیشدا ئەمانە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە سەرڕای ئەمانە لەبەرەوەی قیادەی پرۆسەکە وەکو تیم وەکارکردن لە چوارچێوەی تیمێکە وەکارکردن لە چوارچێوەی کە بەرنمەیەکی دیاری کراوەت هەیە و چۆن بتوانین بە دوواداچوونی گشت وردەکاریەکانی پرۆسەکە بکەین بەڕاستی بە قیادەی جەنابی سەرۆکی حکوومەت و پاڵپشتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانی گەورەترین قەیران کە قەیرانی ڕابردووە ئێمەش دەزانین ئەگەر ئێمە لێکدانەوەی بۆ بکەین بەشێک لە وڵاتانە تا ئێستا دەرەنجام و کاریگەریەکانی ئەو قەیرانانە زۆر کاری لە ئاستی ئابووری لە داهاتی خەڵک لە تەنانەت لە شێوازی ڕێخستنی کاروبارە داراییەکان و ئیداریەکان و تەنانەت فێرکردن و تەندروستیش بەڵام خۆشبەختانە وەکو باسم کرد لەو بەرنامانە ئێمە توانیمان بەڕاستی سەرکەوت بووە چونکە ڕۆیایەکی وازە هەبووە بەرنمەیەکی دیاری کراو هەبووە و لە هەمان کاتیشدا شێوازی کارکردن لەسەر جێبەجێکردنی گشت بەرگە و مادەکان بۆ نمونە کاتێککە ئێمە باسی چاکسازی لە وەزیفەی گشتی دەکەین پێویستمان بە دوو خاڵ بوو کە جەنابی سەرۆکی حکوومەت بەڵێنیدا بوو یەکەمیان دامەزراندنی ئەنجومەنی ڕاژە کە دامان مەزراند و ڕۆڵێکی کارایان هەبوو تەنانەت لەو پەیوەندی کە لەگەڵ حکوومەتی اتحادی و لە پەسەندکردنی یاسای بودجە کاتێک کە میلاکی هەرێمی کوردستان هەمیشە بە ژمارەی هەڵە و تەنانەت کاتێک کە گومانیان دەخستە سەر موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەخۆران بە شێوازێکی گشتی و فەرمانبەرانی هەمیشەی بەس شێوازێکی تایبەت ئێمە بە ڕێگای ئەنجومەنی ڕاژە توانیمان دەستنیشانی بەشێک لەمانە بکەن تەنانەت چاکسازی لە ناونیشانی وەزیفی و لە شێوازی ڕێخستنەوەی دام و دەستگاکان لە هەمان کاتیژدا پێویست بوو یاسایەک بە ناوی یاسای چاکسازی دەربکەین لە موچە و بەخشین و خانەنشینی و ئەو بارانەی کە کاری تێدا دەکرێت تۆنانەت چاکسازی هێزی پێشمەرگە ئەمانە پێویستی بوو بە دەرچواندنی یاسا لە هەمان کاتیشدا پێویست بووەوەی کە ئێمە بەرنمەیەکی دیاری کراومان هەبێت بۆ چاکسازی لە پێشمەرگە دەزانین بۆعدی چاکسازی لە پێشمەرگە بۆعدێکی هەستیار بوو و ناڵێن بربەست نییە و بربەستەکانیش بەردەوامن بەڵام خۆشبەختانە بەوەی کە توانیمان لە ماوەی ڕابردوو وزارەتی پێشمەرگە وەکو وزارەت بێتە ئەساس و بنەمای سەرەکی ڕێخستنەوەی گشت هێزەکانی تر کە هەن هێزی یەکەی هێزی هەفتا و هێزی هەشتا کە پێویستە بە بەرنمەیەکی تایبەت بێنە ناو وزارەتی پێشمەرگە و لە چوارچێوێت تەنانەت لە گواستنەوەی فایلی خانەنشینان کە لە 2400 خانەنشین هەبوون وەکو فایل لە ناو وزارەتی پێشمەرگە ئێستا چوونەتە سەر وزارەتی دارایی و وەگشت مەلەفەکانی تر ئێستا ڕێک دەخرێنەوە بەوەی کە وزارەتی پێشمەرگە تەنها وزارەتێک بێت بۆ هێزی چەکدار هێزی فعلی هێزی بەرگری بەوەی کە بتوانیت بەرگری لە خاکی کوردستان بکات و بەرزڕاگرتنی ناوی پێشمەرگە کە ناوێکە بەڕاستی کاریگەری هەبووە تەنانەت نەک تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵکو وەکو ناوبانگی کورد و کوردستان لەسەر ئاستی جیهانە کاری لەسەر کردو. زۆر باشە دکتۆر
بێگومان ینی جێبەجێکردنی یاسای چاکسازی کارێکی هێندە ئاسان نەبووە ئەوە گومانی تێدانیە و بەرنامەی چاکسازی بۆ ڕێکخستنەوەی ئەم هەموو سێکتەرانە بێگومان بربەست و ئاڵنگاریش هاتۆتە بەردەمتان لەکوێدا زیاتر بوون ئەو بربەست و ئاڵنگاریانەی کە دەهاتە بەردەمتان بۆ ئەوەی کە بەرنامەی چاکسازی جێبەجێ بکەن بەڵێ ئێمە وەکو باسم کرد لەبەرەوەی تۆ مامەڵە لەگەڵ یاسایەک ناکەی یاسای چاکسازی لە هەموو بڕگە و مادەیەکی ئاماژە بۆ دەکات پێویستە یاسا بەرکارەکان جێبەجێ بکرێت کاتێکەکەی جێبەجێ دەکەی بەشێک بۆ نمونە مستەفید بوون لە بارودۆخی ڕابردوو کاریگەری دەخاتە سەر بەرژەوەندیەکانیان بۆ نمونە لە وەرگرتنەوەی قەرزەکان لە وەرگرتنەوەی قەرزەکان لەبەرەوەی حکوومەت بێدەنگ بووە لەوەی کە قەرزەکان وەرگریتیان ئالیەتێکی دیاریکراویان نەبووە بۆ وەرگرتنەوەی قەرزەکان کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئەوانەی مستەفید بوون لەم پرۆسەیە بەردەوام بن لەوەی کە پارەیەکیان لە حکوومەت وەرگرتووە لە هەمان کاتیشدا هیچ ئالیەتێک نییە لیان وەرگریەوە ئێمە هەنگاوی یەکەم جێبەجێکردنی یاسای وەرگرتنەوەی قەرزە گشتیەکان بوو بەوەی کە ئێمە چۆن بتوانین کاری لەسەر بکەین ڕەهنی عقاری هەبووە دەستمان بە فرۆشتنی ڕەهنە عقاریەکان کرد ئەوەی کە ڕەهنیان داوە بەرامبەر وەرگرتنی پار ئەمە یەکەم هەنگاوە دەستمان پێکرد تقریبان دەتوانم بڵێم بەشێکی زۆری لەو ڕەهنە عقاریانەی کە لە لای خەڵک بوو ئێستا ڕەهنەکان بووەتە مڵکی وزارەتی دارایی وەکو باسم کرد نزیکە ئەو مڵکانە بای 138 ملیار دینارە کە ئێستا بووەتە سەرمایە بۆ وزارەتی دارایی و توانیمان سوودیشی لێ بۆ بین تەنانەت بۆ دامینکردنی سەرمایە بۆ بەنکی نیشتیمان چونکە بەنکی نیشتیمان پێویستی بە 250 ملیار بووە نزیکە 225 ملیار لەو سەرمایە کە بۆ بەنکی نیشتیمان دانراوە کە دەبتە بەنکێکی سەرەکی لە هەرێمی کوردستان و پەیوەست دەبێت و لە ژێر سەرپەرشتی بەنکی ناوەندی عێراق دەبێت ئەمە لەو مڵکانە بوون بەشێکی لەو مڵکانە بوون کە ئێمە توانیمان وەکو ڕەهنی بازرگانی وەرگرینەوە لە هەمان کاتیشدا کاتێک کە دەی جێبەجێ دەکەی بەتاکی تەمان وەکو باسم کرد ئەمانە بربەست دەبن بەڵام لەبەرەوەی بە ڕێکارێکی دیار بە پێی ڕێنمایی دیار و وازەحی مەتوانیمان ئەمە خاڵی دووەم بەڕاستی بۆ نمونە لە چاکسازی لە موچە ئێمە لە پلەباڵاکان دەستمان پێکرد لەبەرەوەی هەمیشە باسیەوەیان دەکرد کاتێک کە بڕیارێک دەردەچیت تەنها لەسەر فەقیر و هەژار و خەڵکی بێدەسەڵاتە ئەمە ڕاست نیە ئێمە لە یاسای چاکسازی لە پلەباڵاکان دەستمان پێکرد و موچەی هەموو پلەباڵاکانمان هەموار کردەوە و بە خودی وەزیرەکان تەنانەت ئێستا ئەم بەڕێزانە کە ئێستا لە پەرلەمانی کوردستان خانەنشین دەبن بە پێی یاسای چاکسازی خانەنشین دەبن و ئەم کابینەیە کە وەزیرەکان بۆ نمونە کابینە تەواو دەبێت دەردەچن هەر پلە باڵایەکیش دەردەچێت بە پێی یاسای چاکسازی موچەکانیان هەموار دەکرێت ئێمە لەوە دەستمان پێکرد و بۆ ئەوەی ببتە ئەساسێک و بنەمایەک بتوانین چاکسازی لە هەموو ئەو موچە خۆرانە بکەین کە بەڕاستی بە نایاسایی بۆ نمونە موچیان وەرگرتووە و لە هەمان کاتیشدا چۆن بتوانین وای لێ بکەن زەمانەتی ئەو خەڵکە بکەین موچێ و خەڵکە بکەین کە مستحقن بۆ نمونە کاتێک کە 13,000 کەس لە ژێر چەتری وزارەتی شەهیدان و ئەمفالکراوان بۆ نمونە پارەیەک وەردەگرن بە ناحەقییان بە نایاسایی ئێمە توانیمان کە مانگانە 75,000یان وەردەگرت ئەمە هیچ ئەساسی و بنەمایەکی قانونی نەبوو ئەم پارەیە تەرخان کرا بەوەی کە ئێمە تەخسیساتی زیاتر بۆ بنەماڵەی شەهیدان و بۆ ئەنفالکراوان و بۆ ئەوانەی کە لە چوارچێوەی یاسای ماف و ئیمتیازاتی کەسوکاری پێشمەرگە و هەروەها زیندانیانی سیاسی سوودی لێ ببینن و کاری لەسەر بکەین مەبەستەوەیە کاتێک کە ئێمە دێین ڕێکارێکی یاسایی دەگرینەبەر بۆ ئەوەیە کە خەڵکی مستحق و خەڵکی ئەو خەڵکی کە ئەم مافەی پێدراوە لە ڕووی موچە و ئەوانە ئێمە لەو بوارە تەرخان بکەین و کاریگەری هەبێت لە بوارەکانی تراش وەکو ئاماژەم پێکرد ئێستا یاسایی چەک کە چووەتە بواری جێبەجێکردن ئەمەیەکە کە لەو خاڵە گرنگانەی لە ئاستی چاکسازی چونکە لە ئاستی چاکسازی ئاستی یەکەمی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە 13 خاڵ پێک هاتووە یاسای چاکسازی یەکێکە لە خاڵەکانی ئاستی چاکسازی 13 خاڵمان هەیە بۆ نمونەیەکێکیان لە مەسلەی چەکە و چۆن دێتی کۆنتترۆلکردنی دیاردەی چەکە ئێستا بە سوپاسەوە وزارەتی ناوخۆ بەرنمەیەکی دیاریکراوی هەیە لە چوارچێوەی یاسا مامەڵە لەگەڵ ئەم پرسە زۆر سپاس دەکەم دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون زۆر سپاس بەخێر بێت. زۆر سپاس.